مكتبي لقي كذا لقي تشندر أوروبا لقي أوروبا بلى شيء برزت من بربرسي مكتب براجع تو كاغا نورماسي في بربرسا واي أنا نا ما كاكا من بحسي مكتب بربرسي مكتب بلى بربرسي لقب باشا ما بسيارك معناها والله تو بربرس لقي شش بلى. بارتي بلى فرمو برو أبو تشوتان أبو تشوتو كردستان بخود باش دزاني يك دنيا شكايتي للايان دادوەرەکانی خۆتان لەلایەن بەرپرسی پۆلیسی زاخۆ لەلایەن چەندین کەس کرایە چۆنە نەگیرایە و بە کەیف خۆشی دێ و دەڕواتن و ئەو هەموو تەشیرەش بە خەڵک دەکاتن بە بەرپرسەکانی خۆتانی کردی خۆ بەرپرسانەی بادمیان هەموو پارتینە براجان جنابتان كينا زحمة نبي ئەمن ناوم قادر نادر قادرە قادر نادري أبي دارت من صحافي ما أو دارت من يوناليستم جنابتان أوه بابە دامانە هاوڵاتێکی ئاساییە تو کاریرێک بەرپرسی پارتی وەنیە لە ئەوروپای دەبی بای هەندێک مۆدێرن بی وەنیە هاوڵاتیەک دەبینی لەسەر زادەی ڕەخنە لە بەرپرسەکانی ئەڵمانی دەژیرە وایە ئەنە ئەتۆ حزبی کابراایکی ئۆفێندلیجی مادەم وایە کە تەبیعیە ئێستا تو حزبەکەی تو لە ژێردەسەڵاتی تو وابووە بەڵێ یعنی واز بینە لە ژورنالیستی ئەوەیە هاوڵاتێکی ئاسایی تمام كاك قادر تو جنابتان باسي ديمقراطيات دكانو باسي أوروبا دكانو ودلين كلا كردستان حزبي إيوة وحزبي إيوة وحزبي إيوة يكم تشكاك يكيان خلقي دنگي بإيما داوا خلقي كردستان دنگي ببارتي داوا هوا يك دوام جنابتان لأوروبا دجين ودزاني قانون وياساي هف پیوین و دانستاندن لگل خلقانی ترچونه جنابتان دنگی خلق سجل دکی بی اوی که تو بلی او دنگی تو دوای نیو ساعت دواتر دلی دنگی تو سجل کری بو خلقی او کو دوید او کاکه هرو روزانه ایوه باسی دموکراتیت دکن و باسی او دکن که پارتی بشیالی دکن تو پارتی وکا که خلقی دنگی با پارتی دایه خلقی سروکی ایمه هل بجاردیه خلقی پرانیه پارلمانی کردستان هل بجاردیه خلقی بجا او کلو گازنده لخلق بکه بلین دنگ با پارتی ندن او دو یه سیم کی بچتا کردستان ایمه حکومتی خومان هیا که خو تانیا پارتی لناو حکومت نیه ويا أنا نا كاكا جان يكم باب بدناسني كوكو بربرسي مكتبي بارتي قصدكي ناي بريزت سيا أنا كاكا دقيقة كاكا من بربرسي مكتبي بارتي نيما من بربرسي مكتبي لقي أوروبا إيه لقي أوروبا ناي بريزت بربرسي باش مسؤولي لقم كاكا بل ناي بريزت نعم كاركر توبيا أها كاكا يكتر ما عندي لمحكمة ويا أنا بله برداغه گای خو هدی با تدگی با یک جواب دمو برداغه چی او خو هدی با کا فرمو اتو لو المانيا دست چندین ساله دجوای انا يعني حزبك اگر الانتخابات جدا واز بين تزوير وفرتفير والى اخره او هيك واز بين اگر حزبك بيت الصح حكميش خلق حق خوتي رخني دي بقري واي انا كغلطك دكا ويا يك معارض بي بس يك قوس كام كريدت فرمو ابو جيشو يعني خلاص سندي شو شش معك حكم كريك كومنتي لو مكي عمدي نسي ويا انا علي اما صالح لنا ايه امن دزاني ما توش دزاني بهر حال علي اما صالح برلمانتاري غورام وتشو اوزا خوي ركلام بكا داتانا برشق بوشابان ويا انا عجبا يك نازانم كاكا بخوا ايه بفيديو هي كاكا نازاني كاكا كو مسؤول لقشي اگر لو حكومه لوي يعني هي حكومه لوي هي ايه بابا حكومه غايبه لو ابو تشوش مسؤولي بوليسي زاخوش كاتي دكديا سروشي دادگاي دهوك شكاتي باشا چون دزانی که خلقانك هيا شكايتي كده اما دعوة كمان لكنا اما بشكل دعوة كان من لكنا وخلق لدهوتشي همو باسيان كديا بقربان و بعدين او كاك فيدرال امريكا قبضي
هەژدە ساڵ غیابی لۆ دەرچووە 18 ساڵ حکمی غیابی لۆ دەرچووە ئەمر قەبزی هەیە بە کەیف خۆی بە مەتاڕی دێتەوە بۆ هەموو سەیتەرێ و لە زاخۆش وەکو پادشایەک قادر تخوا ئەوە بابەتە ئەوە زۆر بابەتە ئەدێک دقە کاکەم لە کوردستان کە زوڵم لەو خەڵکە دەکرێن و پارتی قبول ناکرد لەگەل ئەوە بۆ خۆ دەتوو گەورەیکە ئەتوو گەورەیکە بە قوربان ئەتوو ئەو شوێنەی پێت وایە کە غەدر دەکرێ و حیزبەشکەی و خۆت گەورەیک بەس ئیشی من ئەوەیە ئەمن لە بۆم نییە بچمەوە کوردستان بابم شەیدە تێت نەگەی باواز لەوە بێنین یەک دنیا قوربانیماندا بەس ئەبوو چی چۆیەک جوێن بەخوا دەدا جوێن بە پەیامبەری موسڵمان دەدا جوێن بە هەموو بەرپرسی پارتی لە بادینان دەدا جوێن بە هەموو دادگا دەداتن میکرۆبەکی ناو سۆسیال میدیایە بەکەیف خۆی دێ و دەڕواتەوە بەس ئەوانەی قوربانی دەدن ئەوانەی لە ئەوروپا خەبات دەکەن لە بۆ کێشەی کورد لە پێناوی ئازادی مەمنوع بستنەوە دەگیرێن خەڵک لەو بادینانەی 100 کەستان گرت 100 کەستان گرت چیان کردبوو لە چاو ئەبووی چۆی ئەوانەی گرتنیشی بە بریاری دادگایە قەینا ئەلیرۆ دادگایە لۆ بەرپرسی ئێمەش باڵگاهەیە کاکە ئێمەش باڵگەمان هەیە کە پۆلیس یان ئاسایش یان هەر دەستگایەکەی وەلەو من لە حکوومەت ئیش ناکەم من زیاتر کەبرایەکی حزبیمە بەڵام بە ئەمری دادگا دەچن خەڵک دەگیرن و کاکە دەرێ خەڵک دەگیرن خەڵک هەیە دەگیرن خەڵک هەیە بە 20 ساڵ دەگیرن خەڵک هەیە بە 15 ساڵ شتێکی طبیعیە کە لە کارکەرە سەلەو ئەڵمانەیەت و 20 کەس گیرا گوتیان انقلابیان کرد بە بەڵگەوە لەیان گیرا بە چەکەوە گیرا ئەزانی لە کنەنگۆ تاپڕ گیرایە گوایە هەوڵی کۆدەتایاندایە ئەزانی ئەو ڕسمەی بڵاوتان کردەوە ڕۆژ تێمدەگەی خۆپیشاندانێکی لادزەیە دەرێن سڕی ئەمنی ئەو کرایە ئەزانی شێروانی لە ناو محکەمەی گوتی کاکە بە هەڕەشەی ژنم لێ کرایە ئەگەر ئەمن ئەتراف نەکەم تێمدەگەی ئەوە لە کوێ بووە ڕاستە لە ئەوروپاش دادگا هەیە ئەمن ئەو قسانە دەکەم وەرە شکایەتم لێ بکە باشە بڵێ تەوهین بە پارتی دەکا بزانە هەمووی بە دووکم کاتی من ئەوە حکوومەتێک هەیە لە کوردستان باشە ئەو حکوومەتە لۆ لە بۆ ئەبوو چۆکان نییە لۆ ئەنفالچەکان نییە لۆ لە بۆ دزوو جەردان نییە لۆ بەس لە بۆ خەڵکی ئازادی خواسەیە دیسا من دەڵێم حکوومەتە حکوومەت هەنیا پارتی دیموکراتی کوردستان لەناو نییە وەڵڵا براکەم ئەوە ئێستا یەکێتی وازی یعنی لە بادینان ئێوە لێرەی زوڵم دەکەن ئێوە باسی زوڵم ئێوە لێرەی زوڵم دەکەن باشە ئەو هەموو پێشکەوتنەکانی کوردستان ئەو هەموو ئاوادانکردنەوە ئەو هەموو پێشکەوتنە بۆ جارێک ئێوە باس ناکەن وەک جار یەکجار با خەڵکێک بزانین کە ئێوە باسی نەخۆشی و خۆشی دەکەن باسی گەندەڵی دەکەن جارێک باشی پاریش بکەن کاکەر چەند ساڵ لە ئەوروپای ئەتوو چەند ساڵە لە ئەوروپای من لەمێش وڵی لەمێژە من نزیکی 19 ساڵە ئەی باشە قەت ڕۆژێک حزبی دیموکراتی مەسیحی دیتیە ڕکلام لەوە حزبی سۆسیال دیموکرات کە برێ ئەوانە وایە باشیان کردیان نە نه بەڵام حکوومەت پێکەوە پێکهێنرا پێکەوە بەس دێتن ئەگەر پیشیانی نابی دێتن بڵێ وەڵایی دوو حزب دژ بە یەک بن دوو خەڵک یەک ئۆپۆزیسیۆن دێ ڕکلام لەو دەسەڵات بکە کورە چاوەکەم لەو ئەوروپایە دەژین قسەک فێرە ئەو شەقەفاتە بن ئەو مافەژی بە ئێمە بدەین کە ئێمە باسی پێشکەوتنەکانی کوردستان دەین ئەوە تو ئازادی بە قوربان ئەتوو ئەمن قسە لەگە دەکەم ئەتوو حەقە چڕەوای خۆتە جوابی من دەیەوە بڵێ ئێمە وامان کردیەوە ئامان کردی ئەمنی ژووە وایە نا وایە ئەتوو حەق خۆتە ئەتووە بڵێ نەک ئیشی من کاکی من بەعزە جار خەڵکێک هەیە کە ئاڵێن من سەحۆفیمە یان ژورنالیستم باسی باشی و نەباشی دەکەن کاکە ئەوە نانە ڕۆژنامە نووسیشی ئەوە نییە پارتی وایە ئەگەر پارتی نەبا کوردستان نەبوو کاکی من ئەوە دەبی ئێوە هەست پێ ناکەی کاک کارکە 19 ساڵە لە وڵاتە دەژی هەست بەوە ناکەی کە هێشتان سەقافەتی ئەوروپیت وەرنەگرتێ کە فێربی بەغەڵەت تێم مەگە نه کاکی من تەنەوەرگرتیە من باش دەزانم سەقافەتی ئەوروپا بەڵێ من عەقلیەتی
منطقه ايماش دزانم که اگه پارتی نبید اما خولا اوروپالین کردستان لا اوروپالیه کردستان دزانی لشویه لا جیگای ایران لا جیگای ترکیه عرب دزانی همو دشمنن از او دشمنن دبی کارکربا ثقافات أوروبية لكردستان ومنطقة إيما ولقال إيرانيا كان وتركيا كان وعربا كان ناخذ كاكيمن إيما جغرافيا ما جوازها عقليتي منطقة جوازها مش تك جوازها كاركر جاتو دي هي أصلا كان أوروبا لكردستان تطبيق دي قابل أخوي أصلا خليج أنقول ثاني أصلا خليج زي بكري أمن نامي أو بيمدمي أصلا أوروبا خلق خباتي لبوكا أو هيك بقربان ئیشی خەڵکی ئۆپۆزیۆن و ڕۆژنامەنووس ئەوەیە کە موکورتی ببینتەوە گەورە بکە و هەتا حکوومەت دەستکاری خۆی بکە ئەوە دژمنکاری نییە ئەنگۆ کاکە ئیتیهامی چی ئەمە دەڵێن ئەوە دزیە تیرۆر مەکەن خەڵک مەگرن لەسەر کۆمنت ئەوە تەوهینە ئەوە تەوهینە ئەمە دەڵێن 135 خاچی کوردستان کە دەرجی کارکەر یەک شتکە لێپرسم طبعا ئەوە کاگەنوەر مەسیفی وا لە تەنیشتا تێم دەگەی دەزانم جێشی لێیە بەس بەهەرحاڵ مشکلەی من نییە ئەمە لە بۆیم کردبوو لە بۆ تۆم نەکردبوو عاقم نییە لەساندێ تێدەگەی من لەو کاگەنوەر مەسیفیم کردبوو ئەتوو مەسئولی ئەوەیە دەکرێت کەسێکتان کارجەرلقی شەشی پارتیە کارجەرلق تێم دەگەی دەزانی چێ بەهجەت مەسیفی جوێن بە دایک و خوشکمان بدە جوێن بە ئێمە بدە جوێنی بازاڕی ئەوە سیفاتی ئەوە نییە من جوێن لێ نەبووە ئەوە سیفاتی کاک بەهجەت نییە جوێن بە کەسێک بدەت و ئەوە ئیشی ئێمەش نییە کە جوێن بە خەڵک بدەین کاکە ئێمە خزمەتی ئەو ملەتە دەکەین لێرەینە ئێمە هاریکاری خەڵکی خۆ دەکەین لێرە ئەوانەی مەشاکلی هەیە لەگەل ئەوراقی خۆ باڵێ يعني ئەوە ئیشنگۆ نییە وەنیە من نازانم من بەڕاستی من کە من هاوڕێیەکانی خۆی دانا خەباتکارن و خزمەتی ئەو ملەتە نە بەڕاستی باشە من ئەو دەنگەی بەهجەتی لەگەر ئەو دەنگەی تو پێکەوە ڕەپت دەکەم باشە شێوی قادر قاچاق کاک بەهجەت چۆنی وەڵا باشمە تۆزت کووە ئەلۆ ئەمە زامە تو چگەوادەشی ئەوەی بڵاو دەکەمەوە ئەو ئازنزمە کارجێرلقە ئەوە زمانی کارجێرلقە چێ باشە تخوام قسەی خڕەتم کردێت و ئەو ئاستە نزمەتەیە لە بەرلین سەری خۆت برن دەکرد گەوات ئەمن لە بەرلین ئێ باشە تولو دێم قوندەر لەگەم لە زامیعی بووی ئەزانم چ قوندەرە چی ئەمەنیان ئەتوو کۆنە بەعسێکی وەچتو بەس پێم ناناسمەوە بەعسیەکان ناناسمەوە تو باشە پێشمەگە لەوە تویان برد گوێ مەدە ئەتیم فێر بە ئەمەنیان تخواوە ئاسی ئینسان داوە شەی زەلام ئەوە سڵاو هاوڕێیان باشن ئەوە لەگەر کاکمەچی و کاک پێشە و کاک قادرینە بەرەو دەچینە ئەوە دەچینە نوێنەرایەتی حکوومەتیار ئێمسایەکی دەخۆینەوە بزانین کەسێکمان توش نایەتم بڕەچین ڕیسوا ڕەزیر و سەفیر بکەین داخی گرانمان هێلکەمان نین کاکمەچی گەرم بەوە پێشکەتیە ئەوە نوێنەرایەتی حکوومەتیارێم لێرەیە KRG زارەسەرچیان لێدا ئەبەستر چۆن KRG ئەمەش قەنەتی جەزیرە لێرەیە KRGە چی لێرەیە کەسی لێرە چۆن KRG Kurdish Regional Government Software System كسرينا مداخلة سلامك بكاي مرحباك بكاي شايك يلا جنب أخوي نشرب هذا اسمه مرحباك بكاي ميردك والله من هالشباب درنجة والله متنقينا كم كل هذا فالكل بريبيت بس بطاخة ولا بنامو أمس جليرين سبعين دين توس بدين
تا روزی جمعه دین همه روزه يعني إذا كان من بقول رأينا بالروح أنا هلكش برهاي أنا روزي فما من باسی اوه که تو علی دموکراتیت و نظر باشه اگر استا من بلی من قبول نکم بدلی من نی ندنگ من بلاو بکوه اتو کابرا چی بناوی اتو باز دزانی نه کاچی من اتو برپرسه چی پارتی بناوی پارتی امن باش دزانی ایشی من چیه تازه گوتت برپرسین سینگی لقی ششم تم دقی باش او قید ناکه او شعر و پخشانانه قید ناکه واز لبینه سا تو صفتش رسمی حزبی بالاته نه لو صفت الرسمية أتباش دزاني إيشي من سيا ونيا وباش دزاني لو ألمانيا بخواب تنيا تقدانا باش أمن ناي من لمحكمة ما دزاني بوشي دزاني بوب دامج قصيك بكام دزاني بوشي تقدانا بله إيشي تو تقدانا كأونا إيشي صحفية ويوناليستية تنيا تركيزة اخسيالة سربر بس كاني بارتي وبارتي ديمقراطي كردستان تنيا اوه من دزانم تو تقدری و من دزانم تو اگر أزاني أسبيناك اتهامة خطيرة اتهام استاب مثلا سووا شيء مشكات اللي بكم دوباره رابطش محكمة چی محکمه چی بمن دلي تقدر أنا أسلس بيم ألمانيا شكات كم بلين بمن دلي تقدر بيم تو تقدری و حتی سر هستی که تو تقدری چون اگه تو تقدر نبای دنگ خلقی به رازمندی خلق تسجیل ندکرد ولا سوشيال ميديا بلاوي ناكر أو تقدانا أو نا تقدانا تخوا كار أمن عندش تمير بيبلم مادام زبكات يعني أو درسانة هناداتي أمن هن السنستان بيبلم يك أمن كدلهم روجنا منوسم تواو يعني همو كذا بتبقى دو مادام دنجي من لقل دنجي توا وبسيار اللي دكم وزنابت كسشي برپرسي دياري هیچ نقاش تدانية بيوز ناكا اتو بوكو برپرسا قصة دكا اتو كابراج سادني اتو كابراج معمل اما باسي مريشكو على شيش ناكن اما باسي سياسة دكا ونيا اتو باش دزاني لألمانيا يك قوسي يك قادر بالقدر نانا تخوا تو باسي او همو ياسوانا دكي بله اول شد دبيتو رازمندي لقل او كابري كمخاطبه كبربرسه كهيج هنرمنده دبي موافقي لي بستي نايكن كاكا نايكن كزناويري بيكا موعدك بستيني بلي كاكا من صحافي ما من حدا كم لقلتو تو بكاوتنا بكم او اصلا او سنرشكاند او ياسانا هموشكاند يتر هيش شكنينا كابلم كاكر اتو لألمانيا تلفون دكيو دنجي تسجيل دكيو ببي رازمتي اما لو خلشي كاكر اتو لألمانيا اذا بيباي هندف يعني شهر زايد بيدا كدبي لألمانيا مسؤولة كان خلق لسزادي هم ليان ددن بهل كوتماتي هميش وايانا بسياريان لدا كان رخنيان لدا قرن سوسيال ميدياش بلاو دا كانوا يعني انقو فرق تانسي يعني لو تسين طبقاش كان او يك كي درسته او تضلي كي درسته هلك بخلق يانجي فيتك بخلق او اخلاق اخلاق لو اوروباي بنزاشس درسته اري والله اري ونق اوروبيا كان لعسمان هاتينا خاري يعني اوروبيا كان همشتك تماما درسته بو هذا كان اكس الو كاكر بلي الو كاتشي من الأولاد أوروبيانا أورو لهم دنيا الأولادنا ديمقراطية ترنية وهاينا دبيني ببلاوي لسروق بوشترا وهاينا بهالكوتا ماتي ببو كانجي أخلاقها كاكر وكانجي درستا وكم باشا الله يا ساي أوروبا يقدقا اگه حزبكيتو كاتشي من اگه حزبكيتو سيدو سال خلق رخنا دقري مظاهرة دكا نارضایتی دربری هر لحظه خراب تریبیه گمان خلق دگوره بروشتی کدر رو وای نه اتو اگر عریضه یک دادی
خلق اما هل کورە هەر بژاردنی چ و ئاری چێ هەموو جارێ بە لێ شاوت تەزویر دەکری هەر بژاردننی چ و ئاری چێ اما بدیتنی تو کاکیا بووە لە هیچ کارکار یەک قەوس بووە لە منتیقەیەک 100 خەڵک دەنگ بدا و 100ش دەنگ بداتە پارتی لە مێرگە سۆری طبيعيه ببوور لمنطقتك هي 100 خەڵک دەنگ بدا بووە لە دهۆچێ لە یەکەم انتخابات خەڵک دەنجی دابیتن بە زیندی و بە مردی زیاتر بی بووە ئەوە جەرا تاالبانی لەسەر تەلەڤیزیۆنی باسی کرد گوتی بە مردیەکانی شەوەندە ئەوە نابوو لە ژمارەی ئەوە جەرار تاالبانی بەخۆی باسی کرد ئەوە هەمومان دەزانین احترامە عسلە من کاکە بڵێ ڕەحمەتی جەلال تەڵەوە خۆڵێ خۆش بەوە چ قسە کاچی من بە قوربان زۆر عەشایری چاوەکەم ئەتوو سەرۆک وەز یەک دقە کار کرد بە هەندێک کەش شارەزاد بکەم کاکە تو لە ئەوروپایی ئێستا سەرۆکی ئەمریکا کە پێی دەرێن فێرتان دەکەم حزبەکەت فێرن ناکە بە ئەم فێر بکەم تو فێر بە الحەمدلیلا ئێمە فێربووین ئەی باشە کاکە بەس ئەم پرسیارەکە لێکم کاکەوە ئێستا ڕیگن مردیە کە باز دەکرێت چ دەگوترێ بەنمونە یان کە بگوترێ سەرۆک بایدن چ دەگوترێ دەرێت جەنابی هەواڵی تێکۆشەر ڕێزدار هەواڵ بایدن یان دەرێت سەرۆکی ئەمریکا بایدن وایاننا کە باسیەوە دەکرێت سەرۆکی ئەڵمانیایەک مردبی چی دەگوترێ ڕەحمەتی کاکە بە قوربان قسەک مەدەنی بن تو فێر بە ئەوە کللتوری ئێمەیە ئێمە کوردین ئێمە دەبی کللتوری خوب بپارێز ئێ باشە ئەگەر ئەو هەموو شتە هەرتو دەتەوێت کارکەر ئەگەر هەر دەتەوێت لە بە عەقلی کوردستان ئێ باشە لۆ دێنە ئەوروپا حزبەکەت حاکمە تێم دەگەی ژیانتان خەڵکتان باش کردیە کەلتوری خۆت بپارێزی ئێ باشە لۆ دێ ئەوروپای ئێ لۆ ناچی لە زاخۆ دهۆچێدا بنیشی ئەوزە 200,000 کەسان دێتە ئێرە دادەنیشیتن هەمووی خەبات دەکا کاچی من ئەمن لە حکوومەت و حزبەکەی خۆمۆندە قایل بم لۆ دێمە ئەوروپای عەقلی کوردستانی شمە بی لە کوردستانمشی من هەر ساڵ لە کوردستانم دەچمە خزمەتی حزبی خۆی لەوێ لێرەش لە خزمەتی من قەزم لەوەی دێ بە قوربان خەڵک توخوا کەیست بە چ وەرگرتیە تو ویژدان کارکەر کەیست بە چ وەرگرتیە ئەوە کەی سوالە بابە پرسیارە زۆر پرسیاریشە ئەنگۆ دێنە ئێرات بە کەیستان هەموو زدی حکوومەتی خۆتانە پارتی مادی بە چ دووەگرتیە نا بە چ دووەگرتیە کەیست بە چوەگرتی قامەت بە چوەگرتێ دوو دژی ملەتی خۆی بە هەزاران سەحافی هەیە رەخنە لە حکوومەت دەگیریت لە کوردستانە لە دهۆکە لە هەولێرە لە زاخۆیە لە سلێمانیە لە کەرکووکە لە حەلەبجە یەک کەس ژنات یەکگرتنێ یەک کەس کاکەوە یەک کەس ناتوانێ بچە کوردستان لەبەر ئەوەی زێدەگاوی کردیە لەسەر خەڵک و ناوی ئەمن وەچی ئەبووچی چۆی جوێنم بە خۆ پێغەمبەردایە ئەمن وەکو ئەبووچی چۆی جوێنم بە هەموو مەسوولی ئەمنیدایە ئەمن وەکو ئەبووچی چۆی جوێنمدا چاوتان بە ئێمە ناڕەبی کە زۆرینەی خەڵکی کوردستان لەگەڵ جەنابی سەرۆکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئێوە ناتوان ئەوە هەزم بکەن بەڵام بەخوا هەندی پارتی هەبیت هەریەکی bil کوردستانê û bixwîseke ne şûlekî dî bixwîseke îşekî tê ew ne îş e berastî ew ne îş e کار ئەتلۆ لە دادگای بانگێش کرابوو رخصەت و دەنگی خەڵک کار ئەمن کاکەوە ئەلفوبا کە بەیەک دەرێ ڕۆژنامە نووسم ئەو پەیوەندیە تەلەفۆنیە ئەمن تحەدات دەکەم ئەگە بە کەسم گوتبی فێڵم لێ کردبی پێی دەڵم ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم تەواو کابرا دەبی تێبگاتن دەنجی بڵاو دەبتم باشە دەنگی بەڵاو نەکە نکە من مستعدینم خەڵک گوێ لە دەنگی ئەوە گفتوگویەک نییە ئەمە بینی من و تو بابا ئەتو کابرایەکی بەرپرسی پارتی ئەمن لۆ شخصی هیچ ئیشم بە تو نەبووە لۆ نقاشی دوو کەسیش نییە ئەتو تەمسیل نارێ حزبی حاکمم بەس بیت ئێوە مشکی ئەو گەنجانە هەموو تێنگدایە بەسە ئێوە ئیشیمەیە خەڵک شارکەینەوە ئیشیمەیە کار
ئیشیمەیە لە ئەوروپاش پێتان بڵێ نابی لە خەڵک بدەن ئاوا هەتا ڕاتان بچێشنە محکەمەی وەچێت و ئەو جارەی هاتی وانە ئەم تو لە محکەمەی بوون پێکەوە لە ئەڵمانیای وەنیە محكمة بالي لەبەرەوەی حزبەکەی تو کارێکی ئەرهابی لە ئەوروپا کردیە أو ديت ناتيا ئەدی لۆ ڕاکێشانە محکەمەی لۆ ڕاکێشان كي لصالحي كده ابو اوش بلي وجدان اخو تمام كيا وجداني خۆ قەزیێتەوە نەبووە خۆ هیچ قەزیێتەوە نەبووە قەپات قەزیە مایە ئێستان بڕیار دەرنەچوە بۆ حکوم دەکەی هەمووتان دەگیرێن ايوتان حكم كرد ايوه لنا محكمة حكمتان كرد والله کاکار بەخوا خەڵک با ئەوە نەبێ وەلو خەڵکە ئەو ڕەخنانە هێشتان بڕیاری محکەمەی دەرنەچوت بۆ دەزانی بریاری محکمە چۆ دەزانی کاکە دەرنەچوە بڕیاری محکەمە سەتلۆ پێش محکەمەی نەبی کاکە دەرچوویە و محکمە دەرچوویە و ئێکلا بوویە و صافی بوویە و دوعاڵی ئێوەتان ڕاکێشا محکەمەی ڕاکێشانی چی هەمومان بە وەکی هەموو خەڵکێکی سیڤیل دعوەتێک هات بوو مان برد و پختان و درەوی ئێوە ئاشکرا بوون ئەمەش بڵێ وجدانە خۆ ڕەحەت یعنی ئێستا کە دەرچۆتەوە و هەمووتان بەراعەت دران بەراعەت و نیو چیمان کردیە بەڵام باش دەزانی وەڵا لە کامەرانتاندا بوو هەموو ئەوی لە بە هەندێک حاکم پرسیاری هەموو لێکردن لۆ لێتاندا ئەم لەوێ دەربوون وانە ئێمە لەوێ دەربووم فيلمي كساني وكوتونا خو مشهور دكان وبيش داخل لنا وسوشيال ميديا كردي وعقلي جنجاني كردك دابا کاکار باشە کو دەکرێت لە ئەڵمانیا 2000 هەوڵتاندا مەکی ئەمێدی چیرۆکەن لێرە هەوڵتاندا لە ئێمە بدەن باشە کو دەکرێت ئەو ئەدیلۆ پۆلیسی ئەڵمانیا ئێستا چاودێری مەکی دەکا لۆ پۆلیسی سوید چاودێری من دەکا لۆ باشە مشکلە شخصیمان لەگە چێ هەیە باشە کاکار باشە ئەمە مشکلەی شخصیم لەگە چێ هەیە مافیامان لۆ دەنێرن باشە یعنی لۆ تەنسیق لەگە مافیای دەکەن زدیمە دەزانی مشکلەی لەکوێ هەیە لەگەر زمانی خۆی ئەو زمانە مشکلەیەکی گەورەیە لۆ خەڵک مشکلەی گەورەیە یعنی مشکلە لەی ئەو زمان درێژە لەگەڵ خەڵک و بێ احترامی و ئەوە مشکلێکی گەورەیە یعنی ئەوە دەبێتەوەی ئەوەی هەوڵی کوشتنمان بدەن ئەمە بە وەسیلێ مەدەنیە ئیش دەکەین ئەنگۆش دەبی ئەوە ئاگات لە ئێوە هەیە کی ئاگات لە ئێوە هەیە ئێمە مژیلی خزمەتی لەگەڵ خەڵکی خۆ بەڵێ لە ڕەبەندی کورد لە ئەوروپا تو چی دەڵێ چتان کردیە کاک تو دقیقه تو کی حدا ایک بهت شو لك الجلده بك تو کی كبس او بلي باشە یعنی لۆ پۆلیسی ئەلمانیا و پۆلیسی سوید تحقیق لەگەر ئەو شتانە دەکات لۆ ئەنگۆ ڕادەکێشێنە محکەمایی یعنی ئەمە مشکلە ڕاکێشان ڕاخۆستا ئەمە لەوێن دەربوون کە نۆ کەستان بشکاتی لێکرا دەبی بێتە دادگای دوسەیەکتان هاتن لەناو ئەوەتان بوو خۆ بە زۆرم ئێمە هەموو لە طلبەت ئێمە هەموو لەسەر ئیشی خۆینە چ بووە ئێدە خۆ لێرە وایە بە قوربە گرتن و 10 ساڵ زیندان ئەوە هەمومان لێرەی ناو هاوڕێیەکانم بابا ئێستا تۆ بە خۆت بارزانی شەڕە شەق لە ئەوروپای شەڕ هەر حاڵەتێک بێ ئەو پەڕی ساڵەکە دەگیرێ بەس ڕاکێشان و نووسینی تۆمەت کە ئەوە کارێکی سیاسی لەسەر فکر لەوانەتاندا خۆ لە بۆ کێشە شخصی نەبوو ئەدیلۆ دادگای ئەلمانیای 5 ساڵ خەریکیە و کەیسەی بوو کاکارکە لۆ دادگای ئەلمانیای بەڵێ فەرموو ئەمە شخصی نیە ئەمە تۆ کە تو دەڵێ شخصی نیە کاکە من ئەوە بجاری چوارەم پێنجەم دەڵێم ئێوە زکی ئێوە ڕەشە ڕەش بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان هەلۆ هیچێتی شەوا دەرێ حەزم ناکەن ئەوە باش هیچێتیشە چین بۆ دەگەن بەس زدی منە ئەنگۆ لە حکمن دەبی چەپرەتان لۆ لێ بدرێن ڕەخنەتان لێ بگیرێن ئێمە دەبینین ئێمە باش دەبین
يعني استاتو بابينو سر اوي اتوبر وكبر برسينو سينجي او بارتي دالي انغو خطا لزماني خوت انا بوي مافيا لتان دا بوي هولي كشتن تان دري ونيا دقيقة بربسي مكتبي بارتي جو ابكاكيا من بربسي نيو سينجي لقي شاشم قلق ما بفرقين ينا خدرتنا كان لساو جملة اجا معلوماتي غلط ايه بربسينو سينجي صفتي الرسميتي برا وايا كاكيا من زيادة قصة لقال تراجع براستي كاتم نية ببورة و اگر تو باسی دموکراتیت دکه و نازانم چی من رازینیم که تو دنگی من بلاو بکه و یک با خلق بزاین اگر تو بلاو بکه و که همو او پختانه و او دروانه که دلی دموکراتیت و او من موافق نیم دنگی من بلاو بکه و ها او باش بزانه او حق خود لو خود واقع بكي بس زين تيل تو سيري خو بكي وخو اشكراك يا ابو خالك ولو تو اشكراي تو كبراكي تقدري براستي يعني براستي شوكو تركيزاته همول سر بارتيا وعندما كاني بارتي اي باشا شتي جوا دري انغو سر بارتين بويون دجمانن قريشه بكن انغو حكما حزبي الرقميه كن اوتوماتيك رخنتان لدجيره دو كاركر بامران دشت بيبلم أنا قبلهم كردور للسويتش كاتم ليكو باشا. لا تشتشي دا شكاية التبكي. إيه باشا إيه دا قزم صديق خولا وزيات الأويك دو. تخو أشكرا بكي. دو اللي بخود بارزاني لأوروباي باش. باشا كاكار زائدا دمي عقداري أوجبي لأوروباي همو كسك كبر برسيارتي شيء وجاني تايبتي نامينه. معرضة له لقاء معرضة له بروتستو أتو بربرسشي بارتي بفرمي سمان كرديا أو موافق ما دام دبي مسؤولي حزبادي خكرا خو بهلكو تماتي لي ددري بيناري برخصة ور الراوس اللي ددم تم دقي بروكيا وإيشا تماطا بخلق دلي أو تو أو النمونانا زور زعيم بخوا براكم ببيت بريم توشتان بين دي تانددين وكلش من داينا ديمقراطيتها كار انغو خلق تيرور دكان بقربان انغو خلق تيرور دكان صدان كسنه بعدين تيرور كدي اما بين او بري خلق بالكي لي جاينا لا خدمتي خلق ما زرت نكريا بارتي باشا ثانيه خدمتي او ملاتك كريا او ولاطه باريستيا شهيدي دايا بحرز كره شهيد باب شي مداجي خو باو شي مسؤول بارزاني نيدا بقربان خو باو شي تو نيدا بقربان برو او خلقاني قرب شهيد ياندا همو ويران برو خلشي انفال وهلب كره بارتي تكا كامل هوليري بوم بارتي لشورشي او زار 100 شهيدين نبو هوليري بقربان او تم زادر خلق داكي باو كداشي ما جيلا وكج بلي لا لو زاري لهوليري لعفتها وشش لبو كاتشي من لعفتها وشش لبو اوي بارتي كمتري شهيدية ولا منطقة هوليري ودشتي هوليري اما لا هوليري بوما اما نازم بادينان ميزو شاهدة كاكا او جاي قصيت هناك كار بقول بعضهم زادر سخلق مكان او انفال وهلب زي همو بكشكان تان لبرانبريان دانايا سن بأسي تانقرتيا همو او ملتا همو شون سن مسؤولي بأسي اواني كخلتشان شهيد كردية سن تان قصة الزندان همو انفال سيو امنو استخباراتك كان لنا وانقو بيشتينا تم زادر سخلق دكان داجي كر 135 خاچی بادینانی داجی کردیت انگوه دستان راچشه 15,000 بپیش سپای داجی کری ترک کردینا چم زادر سئیمه دکن عمل اوروبای انفالم بدینوس لگر رخراوی تاک كمجوي ملاتي توشي كردي بس مع الاسف هندي كساني وكتو هابن براستي يعني حالي كردي ابابي كار همو حزبكات يك كاكار كتخيك بسيار اللي بكم أتواني همو حزبك لأوروبا بو همو بارا وكاديري هي ليك ولاتي يك حزبتان لو أنفال بزين وصا باريتشي ما خوباخش إيش داكين باريتشي براسي خوباخش إيش داكين كاكا بابا واز بينهم همو حزبكات لا همو حزبكات همو أندماني بارتي خوباخش إيش داكين تو شو دالي والله عافية بنديوار تانية أبا تو دزاني
کارکەر من ئەو پرسیارەی کۆتایی لێ دەکەم کاکە باو پرسیارەی کۆتایی لێ بکەم هەموو حزبەکەت لە ئەوروپا بە حکوومەتەوە بە حکوومەتی هەرێمەوە بە هەموو لقەکانیەوە توانیاتان لە یەک وڵاتی ئەنفال بە جینۆساید بناسێنن ئێمە ئیش دەکەن و حکوومەتی ئێمەش 32 ساڵە تو ئیش دەکەی وەنیە ئەمە لە سوید 32 ساڵ نییە نانە 32 ساڵ نییە 32 ساڵ ئەی چەندە 28 ساڵە مهم 32 ساڵ نییە 28 وەچی عەلی حەسەن مەجیدی بە ئەو نوکتەیە لەو بڵێم وەچی عەلی نوکتە نایانی ئەو کارە ساتە پێیان گوتبوو کاکی من دراستە فەرموو کاک ئیش بەڵێ و مشكلەی ئێوە ئەوەیە یعنی کە ئەڵێن ئەوە 32 ساڵە حکوومەتی هەیە ئەوە 32 ساڵەوە ئەوە 32 ساڵە پارتی نازانم چییە بەلەنەکە کاکە لە هەموو جیهان قەیرانی هەیە مەشاکلێ لە هەموو وڵاتەکان مەشاکلی کارکەر ئەم پرسیارەکەی من ئەوەیە حکوومەتتان حزبتان بەو هەموو کادیرەتان نەتانتوانی دوو حزبی قناع پێ بکەن ئەنفال بە جینۆسایدە ئەمە لێرە وڵاتی سوید یەکەم وڵاتە لە هەموو دنیا ئەنفالی بە جینۆساید نازان ئەزانی هەموو ئەمە کردیتمان بەبێ ئەوەی ئەنگۆتە دەخۆ ئەنفالمان بە جینۆساید ناساندیە تێم دەگەی بە هەموو حزبەکەت و حکوومەت و بەو هەموو نووسینگە و بەو هەموو پارە و بەو هەموو کادرێ نەتانتانە بەمە دەڵێیت تێکدەر ئەوە تو تێکدەری ئەگە تو تێکدەر کورە بابا من نامێت جوابی کەس ئەو سلوبەی بدەمەوە دەنگی خەڵک من دەنگ تەزیل دەکەم پێ دەڵێم ڕۆژنامە نووسم کەسەی ڕەخ نەگرم دەگەی ئەتو کابرای سیفەتەشی ڕسمیت هەیە ئەم لە بۆ شخصی تەلەفۆنتان لێ ناکەم تەنیا پارتی چ ڕەخنەگیری تەنیا پارتی دیموکراتی کوردستان ببین کاکە پارتی ناڵێن ئەکسەریەتی دەنگمان هینایەتەوە ئەمەش بەس ڕەخنەی لەنگۆ دەگری خۆمە بەرهاب دەکەین کاکەر ئەمەوە چینگۆ سادق عومەری تیرۆر دەکەین وە چینگۆ ڕەوف کاملی تیرۆر دەکەین وە کونگۆ دەچینە ناو بارەگای زەحمەت چێش خەڵک تیرۆر دەکەین تێم دەگەی نەزیر عومەری دەسووتێنین عیبە جوان قسە بکە ئەتو سیفت کارکەر عیبە جوان نییە وشە بچی مشکی گەنجانی کورتێک بدەن ئەمەی شاریان دەکەینەوە هەر لە بەیانی تا شەوان باسی خەڵک بکەن و باسی حکوومەتی خۆی کورە بابە خۆ باسی ژن و مێردمان نەکردیە ئەمە باسی گەندەڵی دوزی دەکەین ئێوە نابینن چ کوردستانی هاتیە ماهی نابینێ مەهاوە چافنینن ئەو کوردستانە جوانە پێشکەوت یعنی لەبیرت چوو خەڵک لە ساڵی نۆتەکان دەچوون لە سووریا بە بەلەم دەرباز بوون باسی ئەو منتەقە دەکەم چکو من کوڕی ئەو منتەقەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە هەموو نەهێڵە ئێستا بە فڕۆکەدا چیە هەولێرێ بە 3 سەعات لە ئەوروپادا چی بەچ کاکە ئەوەی شەریکەی ئەوە نەخۆشێکە بۆ خەڵکی مە ئەوە بەس نمونەیەکەش 1000 و یانژی ملیۆن نمونێت دی بەسە شەرمە عیبە بەسە بەحسی حکومەت کاکە تو قسەک بە ڕێزەوە قسە بکە تو مەسوولەکی پارتی بەسە دەنگی خەڵکی تەجدیدکەن ئەبەدە 10 پرسیارکردن تو هەر بەشی دوایی سوالە دفاع باشە قەپاتیکە خۆ من تەلەفۆنم لە کاگە نوەر مەسیفی کرد بخۆ و توم نەکرد بوو هەرچەنە توش بەرپرسە چی پارتی تەواوە تو بۆ ڕقەمی مەکتەب هات بوو تەواوە کاکە من کاتم نەما بەڕاستی باشە قەپاتکە تەواو وەڵا براکەم نەک دەنگتان تەزیل دەکەین با پێت بڵێم تەلەفۆنم و هەر کەسە کرد هەلەمەوە دوانارم ژۆرنالیستیشم تەواو قادر نادرم تەواو مەسوولەکی حزبی قسە لەگە دەکەم خۆ من لە بۆ خەڵکی مەدەنیم نەکردیە تۆ مادام مەسئولی حزبەکەت حاکمە خەڵک حەقی خۆیتی قسە لەگە بکە و ئەم پێت دەڵێم بە ئاشکا دەڵێم کاکە ئەمن دەنگتان بڵاو دەکەمەوە تەواو کات باشە جارەکاتر من ئاڵێم من بەدڵم نییە دەنگم بەڵاو بکە ئارەزوی خۆتە ئەمن حەز دەکەم نەک ئەوە زەواج نییە دوو باسی دیموکراتیەت دەکەی و باسی ڕێز و تەقدیر دەکەی و یاساکانی ناودەوڵەت ئال ئەوەی من فەرمو خوب بناسە ئێستا ئەو دەنگانە هەمووان بەڵاو طبعا من متأکدم کەس ئەو کەسانە کە تو قسە لەگەڵ دەکەی و دەنگی تەزیل دەکەی کەسێک حەز ناکات دەنگی بەڵاو بکەی ئەمە لەو خەڵکی مەدەنی ناکەین ئەمە لەو مەسوول دەکەین مەسوول لە حزب ئەسەب مەسوولی تو لە پارتی زیاتر ئەو پەڕی لە بۆ میدیای چکە قسە دەکە قسە ناکەن کاکە خەڵکە خۆیتی
ڕەخنە دەگرین سەرنج دەدەین بەجێمان ناکەن ئەوە ناکەن دێنە ناو ماڵەکانتان بە مۆبایل قسەتان لەگەڵ دەکەین ڕەخنەکانی خۆمانتان پێدەگەین قابلە چیە ئەوە چینگۆ خەڵکمان گرتی و کوشتە عالم رخني أوضا يعني أواكر دكان أو أنا رخنا ئەتو زۆر خۆتە ئەو حکایەتە بەس ڕەکنەنگۆ هەیە لێرە ئەو حکایەتە نییە كردنا بريندار كردن أو أنا رخنا کاکە ئەم بەو پەڕی ڕێزەوە گفتوگۆ دوا لەگە دەکەم لەگە خۆت و مەسئول وەچینگۆینا وەچی بەهزەت مەسیفیمە جوێن بە دایک و خوشک و بە خەڵک بدرێ وەکو نزار سوورچیمە ئەمن دەنگەکەی لەگەدا دەنێم دەنگەکەی لەگەدا دەنێم بەڵێ دەنگەکەی لەگەڵی دادنم ئەو محتەرەمەی دادنم تخوا بە کاک بەهزەتی بڵێ بڵێ وەخت خول و پێشمەگە تویان برچ لە مەسیفی ئەمە پرسیارە لێ دەکەم خۆی ئیهانەی چییە و قابلەوە کۆ بچی چۆی جوێنم کردە بابم پرسیارەکە لێت دەکەم پرسیار بڕۆ بپرسە لە خەڵکی مەسیفی برێ بەهزەت مەسیفی کۆنچ بوو باشە کاکە جوان کاکە باشە سەرچاو ڕێزتەیە سەرچاوی من براکەم